لە ڕووی سیاسیەوە عێراق بەلاپەڕەیەکی نوێدا دەڕوە. لەم چەند ڕۆژەی ڕابردوودا باستەوە دەکرێت کە ڕەوتی سەدر بەنیازن هاوپەیمانیەک لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق دابمەزرێن بەهۆی ئەوەی کە عەبادی توانی لەم 2 ساڵەی ڕابردوودا ڕوبەڕووی کاری تایفەگەری ببێت. لەمڕۆدا لێک تێگەیشتن هەیە لە نێوان دکتۆر حەیدەر عەبادی و ڕەوتی سەدر و چەندین هێزی تر ئەوانەی بڕوایان بە پرۆژەی وڵات هەیە. ئەمڕۆ لێک نزیکبوونەوەیەک هەیە و لە پاشەڕۆژیشدا هاوپەیمانێکدا بمەزرێن و ببنە بەشێک لە پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق. سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان داوا دەکا کە پارتیش لە نێو ئەم هاوپەیمانیادا بێتن وەک خۆی ڕادەگەینێ کە ئەمە سوود بە هەرێمی کوردستانیش دەگەینێ. ئەو هاوپەیمان ناوبەرە عەبادی و گەل سەدر زۆر لایەنە سەرنجی لە پێشگیریەکەم کوڕژی ئەمەکو پارتی دیموکراتی کوردستانشی ئەشێن بمەتە ئەگەر هەوڵ بدەم و دەوڵەتەکە مەدەنی دژی زۆرینەی سیاسی ڕابواستن هەنگێنێ ئەم پێشگیریەکەم بۆ مەش باشە بەرەچاندە کوردستانەدایە. ئەندامێکی دەوڵەتی یاسا ڕادەگەنێ کە تاکو ئێستا هیچ بنەمایەکی دیار نییە بۆ هاوپەیمانیەکی نوێ. ئەوەی لە دەرەوەی ڕاگەیاندن بڵاو دەکرێنەوە هیچ بنەمایەکی تەواویان نییە. ئێستاکە هیچ ڕوون نییە ئاخ و قەوارانێک بە شێوەیەکە کۆتایی لەسەر یەکگرتن ڕێکەوتە بن لە ماوەی داهاتوودا. بەڵ پێستاکە پرسو لێکۆڵێنەوە و گۆڕێنی بیرۆڕاوە توێژکردن هەیە بۆ گەیشتن بە ڕێکەوتنێکی کۆتایی. ئەندامێکی سونە ڕادەگەینێ عێراق بەرەو لاپەڕەیەکی سیاسی نوێدا دەڕوە. شیعە و سونەکان و کورد هاوپەیمانیەک دادەمەزرێنن. لە بەرامبەریش بە هەمان شێواز شیعە و سونە و کوردەکان ئۆپۆزیسیۆنێک دادەمەزرێنن. ئێمە لە داهاتوودا بەرەو پێکهێنانی حکوومەتێکی زۆرینەی سیاسی دەڕۆین. لە ئاسۆدا هاوبەشێکی سونە و شیعە و کورد هەیە بۆ هەڵسوڕانی کاروباری ئەم وڵاتە لە بەرامبەریشدا ئۆپۆزیسیۆنێک لە پێکاتەی سونە و شیعە و کورد هەن کە لە پەرلەماندا بوونیان دەبێت. بەهۆی ئەوەی کە باری سیاسی و ئابووری و ئەمنی لە عێراق بەرەو شێڵابووندا دەڕوە ئەمڕۆ هێزە سیاسیەکان هەستیان بە مەترسیەک کردووە و پاش لێکدانەوەی بارودۆخی عێراق گەیشتونەتە خاڵێکی سەرەکی کە لایەنە سیاسیەکان دەبێت لە گشتچین و توێژەکان پێک بهێنرێن. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنجی ئەمریکا.